Jag heter Mikael, jobbar på bastuspecialisten i Bromma. Och det här är en ny sorts insats som vi har. Och det är en låtsasbrasa som ger en effekt av eld med vattenånga. Perfekt för de som tänker mycket på säkerheten, men även för offentlig miljö, restauranger, receptioner, kontorslokaler. Så det är helt ofarligt. Det är ingenting man kan bränna sig på. 1 liter vatten och då är det minst i 10 timmar en sån här kan hålla igång. Jag heter Lasse och jag är här på mässan för att hitta olika lösningar till vårt boende, modernisera och uppvärmningssystem och allt det där, så att det här är ett bra ställe att kunna hitta nya innovativa lösningar. هەڵساین بە چالاکیەک بۆ ئەوی بتوانین کەمێک لە ئێش و ئازاری ئەو میوانانەی لە کەرکووک و لە دەوروبەریان هاتوون کە ئێستا لا هەولێر میوانمان و بەم وەزعە ناخۆشەی کە ئێستا تێکەوتون بتوانین تۆزێک لە ئازارەکانیان کەم بکەین بە یارمەتی مامۆستایان و قوتابیان لە بەشی کۆمپیوتەر لە کۆلێژی زانست هەستان بە دروستکردنی کۆمەڵێک خواردن بۆ ئەوی بتوانین لە ڕێگای ئەم خواردنەوە بڕێک پارە پیا بکەین بۆ ئەو مناڵە چاوگەشانەی کەرکووک ئێستا ئاوارە بوونە بەڵکو ئاوارە نینە میوانە لای ئێمە بتوانین تۆزێک یارمەتیان بێدەین و لە ئێش و ئازارەکانیان کەم بکەینەوە. سایمەکردنەوەی ئەم فیستیڤاڵە کە پێکاتۆ لە دروستکردنی خواردن و کۆکردنەوەی کۆمەک بۆ خوشکبراکە کەرکووکیەکانمان کە ئێستا لێرەن وەکو میوان و هیوادارین هەموو کۆلێژەکانی دیکە وەکو ئێمە هەستن بەکردنەوەی هەر جۆرە فیستیڤاڵێک بێت نەک تەنها خواردن و کۆمەکخێرکردنەوەی بە جۆری پێداویستی دیکە کە ئەوان پێویستیان پێ ئێستا. مشكلة روزي منها افتشتي منطقة ما هي همية فيلية دافرو بورزون حتى تشتي زوخو حتى تشتي دافرو كوني موسي همي تشتي خمولية صد همي تشتي فيلية تشتي ما هو همي جيت كاكتفودي بشري ده فيلية يعني تشتي دير أمنوين بس يدوغلام فروشين تشتي ما همي أو هر تشتكي فودك السر مثلاً بيجي ما مشكلة بس همي أواجد استفادة إنساني داد استفادة جسدي داد مرفو يعني تشت كشت كردوارية هي منطقة مبخوية. هر تشتكي فويدوية هاي چكية خمولية تجدر وفيقوة تشتكي بيني تو چجينا زوني كو هاي شكيلة چكيرية چيا وطوميجي جالك فرقة طومي جالا فرقة كو إما وكو مثلا أجدر وبهت إما بخوية خمولية Gracias.